جۆرج ئینگرام شارەزا بە دەنگی ئەمریکای گوت کارمەندانی کاروباری دەرەکی و هەروەها ئەندامانی ستافی دیکە لە وەزارەتی دەرەوە و باڵیۆزخانەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرانسەری جیهان خۆیان بۆ کەمکردنەوەیەکی زۆری بوجە ئامادە کردووە و هەروەها بۆ کەمکردنەوەیەکی بەرچاویش لە کۆمەکی دەرەکی. ئەوەی من لەو بارەیەوە بیستومە ئەوەیە کە ڕێژەی کەمکردنەوەی بودجە بگاتە لە 130، بەڵام ئەو ڕێژەیە کە ئۆفیسی بەڕێوەبەرایەتی بودجە پێشنیازی کردبوو بە ڕێژەی لە 137 بوو، بەڵام وەزیری دەرەوە ئەوەی دواخست و گوتی لە یەکەم ساڵدا بودجە بە ڕێژەی لە 137 کەم نەکرێتەوە، بەڵکو با لە ماوەی 3 ساڵدا بەو ڕێژەیە کەم بکرێتەوە و ئەوەی ئێمە ڕەنگە بەدی بکەین کەمکردنەوەی بودجە بە ڕێژەی لە 130 بێت. ئەدۆتی ئاکوی لە ڕێی سکایپەوە بە دەنگی ئەمریکای گوت گروپەکانی مافەکانی مرۆڤ و کۆمەک دەڵێن کەمکردنەوەی بودجەی کۆمەکی مرۆیی کاریگەری خراپی لەسەر پەنابەران و خەڵکانی بێپشت و پەنا لە سەرانسەری جیهاندا دەبێت. بە هزری من ڕێکخراوەکانی کۆمەلگای سیڤیلی و حکوومەتان هەمویان لەو بارەیەوە ئەو پەڕینگرانن نەک هەرتەنها بەهۆی کشانەوەی سەرچاوەداراییەکان یان بەهۆی کەمکردنەوەی بودجە، بەڵکو ئەو ڕێکخراوە حکوومەتانە نیگرانیشن لەو بۆشایە کە نەبوونی ئەمریکا وەک کومەکبەخش وەک هاوبەشێک دەیخڵقێنێت، چونکە ئەمریکا داهێنەر و هەروەها سەرچاوەی داکۆچیکردنە لە مافەکانی مرۆڤ. جیمس ڕۆبرتس دیپلۆماتی پێشوو بە دەنگی ئەمریکای گوت وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بیرۆکراسی تێدایە لە ڕادەبەدەر و سوود لە کەمکردنەوەی بودجە وەردەگرێت. من بڕوام وایە کە دەرفەتێکی زۆر هەیە کەوا بکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاستیدا بکاتە گەمەکارێکی باشتر و کاریگەرتر و کاراتر وەک نوێنەری هاوڵاتیانی ئەمریکایی و گەمەکارێک لە دەرەوەی وڵاتیش، لەبەر ئەوەی دەسەڵاتی فەرماندەرکردنی هەیە کە چۆن ئەو پارەیە خەرج بکرێت، بەڵام بە شێوەیەکی باشتر. دەرەنجام دەبێت کەمکردنەوە لە بودجەی ئەو وەزارەتەشدا بکرێت. جۆرج ئینگرام وەک ئەندامێکی باڵای ستافی کۆنگرس کاری کردبوو دەڵێت کۆنگرس لەگەڵ ئەم کەمکردنەوە زۆرە لە کۆمەکی دەرەکی و دیپلۆماسی ئەمریکا هاوڕا نابێت. ئەوەی ئێمە لە مانگی ڕابردوودا بەدیمان کرد هاتنە دەنگی ناڕزایی ئەندامانی هەردوو پارتی نێوخانەی نوێنەران و سەنات بوو سەبارەت بۆ کەمکردنەوە زۆرە لە بودجە لە حسابی نێونەتەوەیی ئەو کارە و بە نابەجێ دادەنێن. جا هەر بۆیە بە هزری من لەم ساڵدا بڕێک دواخستن لەو کەمکردنەوەی بودجە لەلایەن کۆنگرێسەوە بەدی دەکەن. سەنەتۆری کۆماری دەڵێت شەڕی جیهان بۆ تێکشکاندنی گروپی دەوڵەتی ئیسلامی ئەویش بەهۆی کەمکردنەوەی بودجەی ئەمریکاوە زیانی پێدەگات. دەمەوێت کومیتەکە لەوە تێبگات کە پەسەندکردنی کەمکردنەوەی هەر بودجەیەک لەلایەن ئێمەوە لە ڕاستیدا ئەمە وا دەکات لەو جەنگەدا سەرکەوتو نەبین و گروپی دەوڵەتی ئیسلامی خۆشحاڵ دەکات. کەمکردنەوەی بودجە لەلایەن سەرۆک ترامپەوە پێدەچێت لە چەند مانگی داهاتوودا مشت و مڕێکی توند لە نێو کۆنگرسدا بخڵقێنێت.